5 ساڵ بەسەر لەدەستدانی سەدا پەنجاویەکی خاچی هەرێمی کوردستاندا تێپەڕ دەبێت. پارتی و یەکێتیش لە شەڕی دژبەیەکدی بەردەوامن. ڕۆژنامەنووسان ئاماژە بۆ دەکەن نەخوێندنەوەی واقیعەکە وەکو خۆی هۆکاری ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری 2017 و شکستەکانی بووە. دەبای ئەمە زۆر چاک ئەوە بزانین بۆ ڕێفراندۆم شکست دێنێ، بۆ ڕێفراندۆم سەر ناگرێت لەبەر ئەوەی عێراق ڕازی نەبوو، ئەو وڵاتانی دراوسێ ڕازی نەبوون، وڵاتانی کە خۆمان زۆر پێما وا بوو پشت و پەنامان ڕازی نەبوون. کەواتە تۆ ئەگەر کەس ڕازی نەبێ بە چ شێوەیەک دەتوانانی وڵاتێک ڕابگەیەنی یاخود سەربەخۆی هەرێمێک ڕابگەیەنی و دواتر مقاوماتی بوون بە هەرێم خۆ هەر بینان نییە، هەر وەزارەتێک نییە، هەردوو حزب نییە. بەڕاستی ئەوەش حساب و کتابی خۆی هەیە. فەرمو بینیمان کە دوای ڕێفراندۆم سنوورەکانیان داخستیمان بەسەر هات، خەڵک سی بەسەر هات. چاودێران نایشارنەوە ئەگەر کورد بەم شێوەیە لە خەبات بەردەوام بێت 100 ساڵ و 1000 ساڵی دیکەش نابێت بەدەوڵەت. کەسێک کە سیاسەت دەکات دەبێت بەر لە هەر شتێک سیاسەتکردنی لە بەرژەوەندی خاکدا بێت. لە زانستی سیاسی دەڵێ پێویستە کەسێک وابرێن ئەگە دەیەوێتن کاروباری سیاسی بکە، ئەگەر بەدوو تەمۆحی خۆتی بڕمە بازرگانی بکە، کۆمپانیا دابنێ، مافیا گەرایی بکە، هەموو ئەگەرەکان بۆی کراوێ. بەڵام ئەگە تۆ سیاسەتت کرد دەبی لێڤڵی یەکەمت بریتی لە بەرژەوەندی خاک وەتەن نیشتیمان، لێڤڵی دۆمت دەبی بەرژەوەندی خەڵک شتێدابی، بەرژەوەندی حیزبەکان دەیبستە لێڤڵی سێم و بەرژەوەندی شخصی بستە لێڤڵی چوارمەوە. بەو شێوازەیەبی هەر کەسێک سیاسەت بکە، هەر حیزبەکبی، هەر ناوەکی لێبیتن بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان تێدا تحقیق دەیە. بەڵام بەو عەقڵێتی ئێستاکە 100 ساڵی دیکەش 1000 ساڵی دیکەش خەبات بکەن بەرەنجامی خەباتی سیاسی کورد هەر شکست دەبیت. بەهۆی ڕێگنەکەوتنی پارتی و یەکێتی و بەردەوامی ململانەکان لەسەر پۆست و پلەودا هات، نەک هەر نەیانتوانی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بگێڕنەوە و مادەی 140 دەستور جێبەجێ بکەن ئەوەی بە نیوەچڵیش بوو لە دەستیاندا. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.